بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلام خيرة لبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. مدوار خير طاعة عبادات لهم أولئك من وربقريه بخاطر سر ترازوی چاکەکان و لە گونەگوو چاکەکانمان و لە گونەحەکانمان خۆش ببێ ئینشاء الله تعالى. ئەمڕۆ باسی ئەوە دەکەین ئینشاء الله تعالى، باسی گێڕانەوەی ئەمانەت، واتە گێڕانەوەی هەموو شتێک کە تۆ صاحبی نیت، الأمانة. چونکە هەر شتێک تۆ خاوەنی نەبووی ئەبێ بچێتەوە بۆ شوێنی خۆی، کە نەچووە بۆ شوێنی خۆی ڕۆژێ دێت خوای گەورە محاسەبەت لەگەڵاکا لەسەر ئەو شتەی کە لای تۆیە لە ئەسڵا هین تۆ نییە. چکە بێ بزانین یەکێکە لەو خاڵە گەورانەی لە نێوانی بەندەکانە خوای گەورە محاسەبەیەکی توندی لەسەرە، محاسەبەیەکی توندی لەسەرەکە، چونکە مافی کەس، شتی کەس، حەقی کەس بۆ کەسی تر حەڵال نییە، ئیلا اللهم بە ئارەزوو بە ڕەزامەندی خۆی بێت بڵێت ئەو شتەم ناوێ بۆ خۆت، ئەنا غەیری ئەوە بە هیچ شێوەیە دروستنی ئینسانی ماندار لە نووکە قەڵەمێکەوە هەتا ئەوپەڕی. ئینسان ئەبێ زۆر وریابێ. ئەم ڕۆژ بەداخەوە بینی زۆر ئەم بابەتە ئاسانە، زۆر زۆر ئاسانە، و زۆرش ها لای و سێرەکەی گوێی پێ ناداوە، ئەیخوا و زۆر تەبیعیە و شتەکان بۆ خۆی تەرتیبەکاوە، ئەیلا و لای پێکە هەر شتێک. کەواتە ئینسان ئەبێ زۆر وریابێ. لە قورئانە لە فەرمایشتا زۆر باس کراوە، تەنانەت پلەی ئەو مرۆڤە لە ئیسلام بوونی دەرئەکا، کە موسڵمانە، کە ئیماندارە، شەرع دەریەکا لە ئیسلام بوونی، لە ئیمان بوونی، ئەیهێنێتەوە بۆ پلەیەکی خوارتر لە نێوانی پلەی ئیسلام و کوفر کە پێڵەن نیفاق. خوای گەورە لەو ڕیزا و لەو تاقمادایە ناخوا پەنامان بدە. چکە دنیا خوای پەروەردگار دروستی کردووە هەموو کەسێک مافی خۆی، سە ئاژەڵ تەعدا لە ئاژەڵێ بکە، لە قیامەتە خوا لێ ئەسێنێتەوە. یعنی ئەگەر دوو حەیوان هەیە، قۆچیان هەیە، شاخیان هەیە بابێژین، یەکێکیان شاخێکی شکاندووە، لە قیامەتە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەردوویان دێنن ئەوەی تەعدای لێ کردو خوا لێ ئەسێنێتەوە. ئەمە بۆچی گێڕێتەوە پێغەمبەری خوا؟ یعنی ئەی مرۆڤ تۆ ئەولاتری خوا تۆڵت لێ بکاتەوە، قەسدی ئەمەیە. ئەوە نمونە دێنێتەوە بۆ من و تۆ کە وریابین لەما. إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. خوای پەروەردگار فەرمی واتە خوای گیان جەلە جەلالوو ئەمرەکە، ئەمری خوش ئەبێ جێبەجێ بکری، ڕەتدانەوەی نییە کە چییە؟ ئەو ئەماناتانەی کە لاتانە بیگێڕنەوە. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمانەتی کافر دەستی لێ نەداوە، نەک موسڵمان. یعنی ئەمانەتێ لاتە، شتێ لاتە، یان شتێکا لەژێر دەستی تۆیە، یعنی خۆت نییە گشتی، ئەمانە گشتی چییە؟ ئەبێ وەک خۆی بیگێڕیتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵایە، خوای گەورە جبریل ئەنێرێ بە جبریلە پێڵێ ئەی محەممەد ئیمشەو مەخەوە لە ماڵ. تەسەوورکەن لە ناو مەککەدا سەرە گەورەکانی قوڕەیش کەسێکیان نەدۆزیوە لە ناو مەککەدا بچن ئەمانەتەکە و پارە و پولەکە و ماڵەکەی خۆیان بدەن دەستی محەممەد نەبی عەلەیهی سەڵات وەسەلام. فقیان بە کەس نەبوو و هەموویانیش کۆ بوونەوە بۆی محەممەد بکوژن. بەسێر ئەم معادلە بکە، یعنی هەرچی ئەمانەتی ئەوانەیە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، و لە هەمان کات چاگەرەکیانە پێغەمبەر بکوژن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسەلەم نەویست ئەمانەتیان ئەم کوژن و با ماڵەکەیان گشتی بلۆگ بکەم نامچی بکەم بە قسەی ئەیرە ئێستا، یان بیبەم یان بیدەمە کەسێکی قەوم و خزم یان بیدەمە سەحابەکانم. نا،
تەنانەت یەکێکی هێنا داینا لە جێگەی خۆی ئیمامی عەلی بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، وتی ئەی عەلی تۆ ئەمشەو لە جێگای من ئەخەوی و هەموو دنیا کۆ دەبێتەوە بۆی تۆ بکوژن. با بزانی بۆچی ئەخەوی، خەو نییە هەروە ئیستراحەت بخەوی، من جێت نایەنم بۆ خەوێ لەوەیە بمری بتکوژن دەت لەتت بکەن، بەڵام پێش ئەوەی ئەمە بێتە سەر تا هەرچی ئەمانەتەکەمە بگێڕنەوە دەست خاوەنی خۆی، بڕێ ئەمانەتی خەڵک لامە با لام نەمێنێ. ئەمە پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام. کەواتە پێغەمبەری خوا فێری چیمانەکە؟ فێری هەموو شتێک نوکە دەرزیەک ئەگەین ئێمە نەبێ حرامە، نوکە دەرزیەک هین ئێمە نەبێ ئەوە حرامە، ئەگە خۆمانش حەڵاڵی کەین بۆ خۆمان ئەبێتە حرام، سبەینی خوای گەورەم عیقابمانەدا. چونکە بێ ئینسانی موسڵمان بزانێت پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام نیشانەی مونافق سیانە، خۆی ئەڕوا تا هەفتە ئەڕوا، بەس لەم فەرمایشتەدا سیانی باس کردووە. یەکێ لەوانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ فەرمێ ئیذا حدث كذب وإذا وعد أخلف وإذا أؤتمن خان. شتێک دانەی لای خیانەتی تاات، ئەمانەتێ لایەتی شتێ لایەتی یا شتێکی پێدەن کە ئەو سەرپەرشتی بکە، ئیتر ئەمانە هەمووی دەگرێتەوە. خوای پەروەردگارە فەرمێ یا ئەیها الذین آمنوا ئەی ئیمانداران لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. أبي وريابي كأفرمي لقد خواو بيغمرا عليه الصلاة والسلام فاشانش وأو أمانتش لا تاني خلق وريابا لمسيانا خيانة مكر، يعني خواهي قبل هرسي أمانتي في داوة بيمان أبي لقد خواهي خوانا نسيبين راسقو بين ولقد بيغمر معنا عليه الصلاة والسلام ولقد خلقيشا كأوي أمانتي خلقي لا إيمي أبي وريابي شوكا خطرة أقوابي وكتمان دريكا لإيمان بوشي دريكا إيمان بو منافق، يعني الله إيماني نية بيغمري فاصل لو خطرت لا إيمان لمن لا أمانة له. إيماني نية أو كسا كأمانتي شي أمانة باريزراو نبي، يعني تو بعض جار كسك يقسى كي لاي عليك كأم خصبا بيني هردوغمان به أجر أو رويش لاي كسي ترباسي كد أو خيانتي كد. وإيماجين أمانة خلق يكسر فكري أشي بو بارا بو زوي بو عرس أما نالين بو چوكترين شت أويا كمنو تو بيكو دانشين ألم يان تو بيم الله ماموسا أم خصبا بيني هردوغمان به منو تو خوا أو يعني شيء أو قردواري خمان يعني بقى أمانة دبي ما مثلا ما يدري كينا يصير كم من دواي أو أمز قوتا باكي زاني يكو أمانة كو أمانة تاريخي لشوية ما أبي وريابي لما جيسك آدان اشتوي قصية كرابة كسي ما يكسر نقليك لنا أو مجلس دا قصية كراب تو اگر خسك الشينا وكابرها تحقيقي ليكردي بأمانته وباسيته شون وتراوى 1000 حرف وشيء كلمة ما خسري زيادة لو زيادة مالي شكوى أمانته المجالس أمانة كبيغمر الله فرمي عليه الصلاة والسلام لما جيسك دان وشتو يقسكرا بأمانته بيجينا كيف يقصد بوكا بأمانته وقوتي هاليقرا وخسيه هاليقرا هرشتي كيتر كواتا إنساني مسلمان لقسيكي بوچوك حتى پارەیەکی زۆر و شتێکی زۆر لەوە گەورەتر کە لە ژێردەستا بێ ئەمێ ئینسانی مسلمان خیانەت نەکا لەو ئەمانەت. والذين هم لأماناتهم وعهدهم راعون. چیان ئەمانە؟ ئەوانەی کەچی ئەمانەت و عەهدیان جێبەجێ ئەکەن، وعد خلاف نابن و ئەمانەتیان شەرچی لابوون وەک خۆی ئەیگەێنە ئەو شوێنە. ئەمانە لە سیفەتی ئیماندارایە. یەکێ لەو ئاەتانەی سوورەتی مؤمنونە تقریبا چەند سیفەتێ باسەکە خوای پەروەردگار، یەکێ لەوانە ئەم سیفەتەیە، دوو سیفەتی تایە. والذین هم لأماناتهم مەباسی ئەمانەت وعهدهم عهد و پەیمان ڕاعون کەواتە بە جوانی بە چاکی بە باشی سیفەتی ئیماندارە
ئەی بنەوە ئەگەر ئەم دوانیتیانە بێ ئەوە سیفەتی ئیماندار نییە، ئەبێ وریابی. چونکە ئەمانەت لەناو خەڵکیدا نەما خراپە، سخە نەما ئەو زروفەی ئێستای بینی بەچاوی کەس سقەی بە کەس نەما. ئێستا ئەو خەڵکە سقەی بە حکومەت ماوە حەج هەتا بەیانی حەجی بکا سقەی نەما. حەقت وایە بۆ ئەم بۆ چونکە ئەو دەسە کە ئەمانەتەکەەوە خۆی ناگێت لە شوێنەکەی خۆی هەموو شتێکی ترش. ئایستە تۆ بڕۆ لای کەسێک بڵێ یارمەتیم بدە کەچی بوو کە ضایع کرا لە ناوچوو إذا ضاعت الأمانة فانتظر الساعة چاوەڕێی قیامەت بکە. یعنی لەسەر زەویدا کەسمان نەما بۆ ئەم بابەتە کە ئەمانەت بپارێزێ، ئەو کاتە خەڵکی شیاومان نەبا بۆ شوێنی شیاو هەرچیمان خست لەو گورتتر بوو لەو زردڕاوتر بوو ئەوە خراپە. ئینسان ئەگەر وا بوو ژیان بەرەو خراپە چێ باشە ناچێت. مامەم حەقی خواردوومە، خاڵم حەقی خواردوومە، فڵان حەقی خواردوومە، ئەمانە خەتەرە لە قیامەتە ئەو عەرزەنی هاوە گردنتەوە ئاوا بەخواگەری ڕایکەشی ئەبێ ئاوا ڕایکەشی بۆ ساحیمەش هەموو دنیا سێرتەکە. ئەمە چی ئەم پیاوەژی ئەم پیاوە ئەم زەوی داگیر کردووە، ئەم پیاوە ئەمەی خواردووە، ئەم پیاوە ئەمەی کردووە. تۆ چیتە لەمە؟ چونکە ئەبێ ئینسانی مسلمان وریابێ. خوای گەورە ڕەحمان لێ بکەوە، عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە. مان کاتە کەسێک دەستمان ئەمین بێ، مان کاتە کەسێک کەوە ئەمانەت هەرچی ئەمانەتێ لەژێر دەستمانە بوو خوای گەورە مان کاتە ئەمانەت پارێزێکی چاک و باش. خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە. یا ربی عیبادەتمان لێ قبوڵ کەی، یا ربی خوایە شفای نەخۆشەکانمان بدەی، یا ربی خوایە ئەوانەی کە زڕێتی چاکیان زڕێتی چاکت پێ نەسیبیان. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آل محمد.